بینەرانی بەڕێز و خۆشەویستی کوردستان 24 سڵاوتان لێبێ خۆشحاڵم بە دیداری ئازیز شادەمەوە لە بەرنمەیەکی نوێی کاردانەوە. خۆشەویستان لەم بەرنمەیە باس لە ژیانی هاوسەرگیریەکەین، کێشەی نێوان دوو هاوسەر. بۆ ئەمە بەستە میوانداری بەڕێزان دکتۆر کەریم شەریف خەرەچەتانی، مامۆستای زانکۆ و پسپۆڕی دەرونی، هەروەها ڕێزان شێخ دلێر پارێزەر و چالەگوانی بواری مافەکانی ئافرەتان. هەروتان بەخێر بێن. ئەڵێن ladies first. ئاجینا ئەگەر بەخیبرە بێ وە بزانم ئەبێ دکتۆر کەریم قسەکە، بەڵام ئەمەیان ئەڵێن ladies first. ڕێزاخان ئاساییە یعنی ژن و مرد دوو هاوسەر کێشە هەبێ لە بینیانە؟ ئاساییە؟ تەمەەن سەرەتا بە خێراتنەوەی تۆکەم بۆ ناو میدیا زۆر خۆشحاڵم، ینی بەڕاستی کوڕێکی بەتوانەوە بە ئیمکانیت ئەوە مەدانەکەی خۆتە. زۆر سپاس بۆ دکتۆر کەریم کە بۆە ئەو یەکەم قسە بکە و مامۆستای هەمومانەوە، هەروەها بۆ کەناڵە جوانەکەی کەی 24 ئۆستافە ئازیزە ئەو بەرنامە جوانەش کاردانەوە. بەتەکیدی طبعاً ئەی ئینسان کە مادەمەژی لەسەر لە ناو خێزانێکە لەسەر گوێم زەوینە ئەکیید کێشە هەر بێ لە نێوانیانە، ینی هەر کەسێک پێکەوە بێ، چکە نابێت دوو کەس هەمیشە لەسەر هەموو بابەتەکان ڕایان وەکو یەک بێ، کێشە هەر دروستە بێ، بەڵام ئیتر کێشەکان چۆنە و چۆن چارەسەر دەکرێ و کاردانەوەکانی چۆنە ئەویان ئەڵێن ئافرەتان لە کەوکەبێکەوە هاتوون، پیاوانیش لە کەوکەبێکی ترەوە لەسەر گوێی زەوی ئیتر تەعارفیان کردو، یەکتریان ناسیوە، بۆیە زۆر ڕێناکەون. تۆ بڵێ وابێ؟ وەڵاهی وانییە کاکە سۆران، خۆیانە تا لە فترەی کە مەسەڵەن پەیوەندی خۆشەویستیان هەیە لە ناو یەک کەوکەبان بەلاکە سەر کەوکەبەکەیان ئەتوانم بڵێم هەر زۆر نزیکیشن لە یەکەوە، سەرەتایی دەستگیراناریان بە هەمان شێوە. بەڵام دوایی تر کاکەوێتە ئەو ژیانە واقعی کە تەیەکەوەن لە خەیاڵ دەرەچی و واقعی ئینسانەکان دەرەکەوێت، ئیتر ئەو کاتە ئەمەڵێت تۆ لە کەوکەبێکی ترۆ هاتووی و ئەویش بە هەمان شێوە. ئێنا نەخێر، بەڵس ئەوەیە ئێمە تەقبولی کەمتری، یعنی ئەو واقعی کە هەمانە لە کاتێکا کە هاوڕێین کە خۆشەویستە، هەر ڕەنگە هاوڕێ باشتر بێ، بەڵام کە خۆشەویستیەکەن ناتوانن واقعەکانی خۆیان بۆ یەک دەربڕن. زۆر باشە. دکتۆر کەریم، پێش زەواج یعنی پێش پرۆسەی هاوسەرگیری دەستگیران ناری هەیە و هەندێکیش خۆشەویستی هەیە، پێشتر یەکتریە ناسن، عیلاقێکی خۆشەویستیان ئەبێ، دوایە بێ بە دەستگیران ناری، هەتا ئەو کاتە کێشەکان کەمترن. بەڵام کە ئەچێتە پرۆسەی هاوسەرگیری و ئەچتە ژێر یەک سەقف کە بەیەک و ئەژین هەندێک شت دەرەکەوێ کە بۆ یەکتری کە پێشتر نەیان بینیوە، ئەوە نییە هۆکاری کێشەکان؟ کاکسۆران خۆی ئەمە کاڵی خێزان یعنی گرێبەستێکی یاساییە کۆمەڵایەتیە لە نێوان دوو کەسە، کچێک و کوڕێک. تەبەن ئەو کچ و کوڕە لە دوو ژینگەی جیاوازەوە هاتوون، تەبەن تا ژینگەکان یان نزیک بێ لە یەکەوە ئەوەندە زیاترە گونجان لەگەڵ یەکە و باری دەرونییان نزیکە لە یەکەوە. بەڵام مثلەن جەنابێت لە خێزانێک پەروەردەبووی لە مناڵیەوە بە جۆرێ پەروەردەکراوی، هاوڕێکانە بە جۆرێ بووە، کەسێگەیەنی ئافرەتێ لە خێزانێکی تر ئەو بە جۆرێکی تر پەروەردە بووە، کەواتەی یەکەم لەلایەنی پەروەردە و جیاوازی هەیە، دوو ژینگەی جیاوازن، ئەمە دوو کەسێتی جیاوازی بۆ دروستەکە. لەلایەنی فسیۆلۆجیەوە جیاوازن، کۆمەڵێک گۆڕانکاری فسیۆلۆجی لای ئافرەتە بێ لای پیاو نییە، لەلایەنی دەرونیەوە جیاوازن، تەنانەت لە نێوان لەلایەنی بایۆلۆجی ینی پێکاتەی مێشک جیاوازن. بێگومان دوو بوونەوەری جیاواز سەبر و تەحمولیەوێت تا بە یەک لەگەڵ یەکە ئاگونجن. جەنابە دەڵی سەرەتای قۆناغی دەستگیرانی ماوەیەکە کەمتر کێشیان نیە، ڕاستە کەمتر کێشیان نیە، بۆ لەبەروی کوردەواری خۆماڵی سەفەر و مەعامەلە مەحەن. ئێمە هێشتا ئەمە تازە بەیەکەوە، لەوانێ مجاملەیەکە، لەوانێ تەمسیلەکە لەگەڵەیە کۆمەڵەیە، بەڵام کە چۆ ژیانی هاوسەرگیریەوە مناڵ کەوتە بینە و تەمسیلە نابێنن. لە ئەو کاتی دەستگیراناری کێ زیاتر تەمسیلەکە، پیاوەکەیە ژنەکە؟ هەستەکەم پیاوەکە تۆزێ تەمسیل زیاترەکە. خۆی لە کۆمەڵگای ئێمە زیاتر پیاوەکە بە حکمیەوەی زیاتر سەربەستی دراوەتێ لە مناڵی
ئازادتر بووە چۆتە دەرەوە تەجروبە و خبرەی زیاتر ئەم ئەتوانی بڵێ بەڵام لە هەموو حاڵەتێکە هەردووشیان بوونەوەرن ئینسانن ئافرەتیشم توانێت تەمسیل بکات بەڵام ئەگەر و کوڕێژە زۆرینەی پیاوە بێگومان ئەوێ قەناعەت بە ئافرەتەکە بکە کۆمەڵێ شتەیە بەڵام کێشەکە لێرەیە ئەگەر لەم خۆناغەیە ڕازگۆ نەبن لەگەڵ یەکە ئێمە چەنەها کەیساتۆتە لامان کە تووشی تەلاق و لێکجیابوونەوە بوون لەگەڵ یەکە ڕازگۆ نەبوون بۆیە ئەبێ بە ڕازگۆیی سیقە و متمانە هەبێ زۆرترین ئەو بڵین ئەو شتانی کە ئەشارێتەوە لە نێوان کچ و کوڕ چییە ئەو شتانە بۆ نمونە ئەسا هەندێک ڤیددیۆ شتە بینی کە بۆ نمونە خاتوونەکە کە ئەسنە ڕێستورانتێک ئاوا بە هێواشی نانەخوا و ناسک و دوایی لە ماڵەوەکە ئەچێتە ماڵی خۆ ئیتر بەدەست نانەخوا و پیاوەکەش عینە شت مەسەلەن بە هێواشیە پژمیە و دوایی ئەپڕخێنێشە و ئەوە شتێکی تەبیعیە تۆ کە لەگەڵ یەکە بۆ یەکەم جارێ بینی ڕسمیات زیاتر زاڵە بە نەوعی حرەکەکەیت و ئەتەکێتێ شتێ بوو ئەوەی چۆنەڵە ئینتیباعی یاخود ڕنگدانەوەیەکی جوان بی بە بەرامبەرەکە بەڵام کە چوویتە ژیانی واقعیەوانە ئیتر تەمسیلە تحمل ناکە نابێت دەکەویتە ناو واقعەکەەوە ڕۆژێ تەمسیل دوانسیان ناتوانێت ئەوە شتێکی تەبیعی لەلایەن دەرونیە و کێشانە هەرابێ بێ و پرسیارێکی لە ڕێزانخان کرد کێشەی نێوان خێزان هەر خێزانێک ئەگەر ئەم کێشانیان نەبی خێزانێکی دروست تەندروست نییە چونکە خوێی چێشتە کێشەی خێزانی ینی ئەبێ ئەم ژن و پیاوە دوو کەسێتی جیاوازن لەسەر پەروەردەی مناڵ لەسەر شتکەڕین لەسەر مامەڵەکردن لەگەڵ کەسانی چواردەورە تێبینیان جیاواز بێ و دوو کاینی جیاواز نابی وەکو یەک بن ژن و پیاو مناڵم لە سڕاع و ململانیان تەواوکەری یەکترین ینی حتا لە توانە عقلەکانە حتا لە توانە کۆمەڵایەتەکانە خی گەورە کۆمەڵی توانە یاو بە ئافرەت نی یاوە بە پیاو لای پیاوەکە شێ بەس کەمە لای ژنەکە زۆرە بەعکسەوە هەندێک شتی لای پیاو زۆرە لای ئافرەت کەمە هەردووشیان تەکمیلی یەکتریەکەن دوایکە ئەگەر ئەفۆگەیانمەتێن بێ ئەوە بۆ باسکە فەرم کاک سۆرە ینی جەنابێ خۆزانی پیاو خوشونەتی هەیە توندە تۆزێ ئافرەت دەڵەن جنسی ناوێ نازانچی هیچ ژنێک ڕازی نابێ پیاوەکەی وەکو خۆی نەرمونیان و ژنانی بێ مستەحیلە ڕازی نابێت ناگونجێن بێکەوە و هیچ پیاوێکیش ڕازی نابێ ژنەکەی وەکو ئەو تون بێت و هەمووی گیانی عەزەڵات و ماسوولکە و ڕەفتاری پیاوانە بێت ناگونجێن بێکەوە چونکە ئەمە قانونی حیاتە وەکو دوو جەمسەری مگوناتی زوانێکتری ڕاکێشە یعنی ژنە بێ ژن بێ و پیاژ بێ پیاو بێگومان زۆر باشە ئێمە کورتە فیلمێکمانەیە لە هەموو بەرنامەکانمانە کورتە فیلمێکمانە بێ تەجسیدی ژیانی ڕۆژانەی خەڵکەکە ئیتر لەم بەرنامەیە کە باسی هاوسەرگیریەکەین پەیوەندی نێوان ژن و مرد کێشەکانیان و خۆشیەکانیان کورتە فیلمێکمان ئامادە کردووە حەزەکەم پێکەوە تەماشایکەین و بینەرانی خۆشەویستیش لەگەڵمانە بن پێکەوە تەماشای ئەم کورتە فیلمەکەین فەرموو بەنی باش بۆ دانانیشی زۆریشمی ئەمڕۆ دێ بڕۆم باش ئاگاو لە خۆ بە تێ باش خۆشم دەوێن ئەگەر لە خۆتان بێ چی خۆم ڕۆژدا ئەمڕۆدی هاتم بەدا ئاگاو لە خۆ بێ هەلو وانەی بیرکاریمانەیە جا بزانین ئەمڕۆ تەلەفۆنەکانمان کێ زیرەکە 5 لەگەڵ 5 چەند ئەکا تۆ
يلا تو دا عفرين دانشا شكلك نايم دايا دايا أري وش يو دايا دايا هيلاكم منيش بس بلا دايا سايم بولا راشدی یا باشی قربان سیگاری مستوى قاعدة اوه دايما مشوشي توش سیگاری ما چنده قربانی دست خوش بید عفيت بك شیرین او دیسا خواردن حاضر نیا وبوا من جلاي بيكا هذا تنازم كيدا رموا ايه تشيب كم هر وانا فرياكم فري مال كوم فري دوام كوم فري ايش كوم فري تشجلنان كم هر وانا فرياكم بخو ما عندي لكن بريال درنا المخارج با وتوبا بخوارني من رازيني تو كي لخواردي من رازي بوي ايه صبروا خوب وشو خوارناك امادا كم وتو یک جابون به مال خواردن حاضر به او جال هزار من سمورة ولا يردان شورا واش هيلاكم بالله بمنا ولا مطعمنا انا خوم ان شاء الله لمطعمنا انا بخوار دايا من اللي سرتا وزاني متو خوارني من بدوني هر اللي سرتا وزاني یکی نظر بدل شاگاستو چیت کردوا از نظر سباب تدروی چایکش تالا هست برود شکر بین بزامت نانا تو شاخر روخان نبینی شاخر روخان واي تشني لكم باش تمتقي لبياني وراك راك دوام سر رايا وش الله لا درونا انا بخوار دايا لا جياتي وكو خلق تلفون ما بو كيف لخوتان حاسب كم ما بيت درونا خوي هش تاواشا كي دست خوش به چون دروی چی مخو ماندو هلاکم خو خمس دو مستراتکم تو در بچنی دروا بیزار بوم بعدين چه درام او بال تو بتدينم وخد استراد بك باشا لا دانشة دانشة بقربانة بتمر من مال بوتو جي هلا بخد استراحتك ودانشة بزانم شو لتواني بيها بتملا زين شد ومدستو شد
ئیتر کە کێشەیەگە بێ تێنەگەیشتنێک ئەبێ ئیتر ماڵەکە بەجێڵن یا پیاوەکە ماڵەکە بەجێڵێ یا ژنەکە جاران پیانەوە تۆرێ هەستەکەم جاران دایکانی ئێمە کە خانمی ماڵەوە بوون زیاتر ئیشەکانیان تەنها ئەوە بوو کە ناڵم تەنها ئەوە نییە بڵێم بە کەم بیڕوانم بەڵام تەنها لە ماڵەوە بوو ماڵپاکردنەوە بوو جلشتن بوو خواردن دروستکردن بوو و مناڵ بەخێوکردن بەس ئێستا زۆربەی خانمان هەم ئیشی دەری شۆکەن مامۆسان مۆزەفن هەم دەبێ بێنەوە ماڵەوە خواردنیش دروستکەن هەمە بێ مناڵەکانیشیان ئامادەکەن بۆ قوتابخانەکان یعنی هەز ناکەی ڕێزان خان کاری ئافرەتانی ئێستا سەخترە لە کاری ئافرەتانی پێشووتر بە تەکیدی ئەی چۆن کاکە سۆران تۆ کە تێباسی قورسی ژیانەکەی کە ژیان قورسە بێت و بە ژن و پیاوەکەش کارەکەن هەتا بتوانن مەصرفی و ماڵا بەدەست بێنن جا دوایەوە ژنیش کە خوێندنی تاو کرد و لە ئێستا ئەوێ کار بکە شان بەشانی ئەم کۆمەلگای پێویستی بە هەردووکیانە بە ژنیش و بە پیاو کار بکەن بە تەکیدی قورسە مەسئولیاتێکی زۆری لەسەرشانە بەڵام ئەو پەروەردەیی کە کوڕەکە پەروەردە بووە هەمان پەروەردە پیاو ساڵیارەیە کە لە پێشترە ینی ئەوە ئەزانێ بەستەنها کارەکەیەوە کە هەستا لە خەو نانەکەی بۆ حاضر کراوە بڕاتە دەرەوە و ئیشەکە زۆر ئەقورسە مەهماکان ڕەنگە ئێستا ژنەکەش هەر ئیشە زۆربەی پیاوان نازان خواردن دروستکردنی مەسەلەکە لە خواردن دروستکردنیە بڕات کاکە سۆران مەسەلە لە خواردن دروستکردنیە من ئیستعدادمێ خواردن دروستەکەم ماڵپاوەکەمەوە ئەچمە دەرەوە ئیشی دەرەوەکەم هەمووکەم بەس پێویستم بە سلوبێکی جوان و ڕۆیەکی خۆش و احترامێکەکان لەناو خێزانەکە ئێستا ئەگەر هەرێمە سەیر بکەین لێرە ئسلوبی پیاوەکە کە کیسەکانی گرتۆ بەدەستەوە بەعزەڵاتەوەێتە ژوورەوە کیسەکانی ینی ها من ئەمانەم کڕیەوە خواردن یعنی ئەمە ئەینا ئێستا ئەگەر ئەو ژنە بە هەمان شێوە یعنی بە شێوەیەکی تر چیمان هەیە چیمان دەی من با هاوکاری وکەم چی تەسەورەکەم ژنی خاستان هەر بە کۆی گشتی ژن وایە زۆر پێویستی بەوەیە کە ڕێزی لێ بگیرێ عاتفەی بیتێ ئەمان لەبەر من خۆم ژنمەوە واقع ئازانم ئەمە وات لەیەکا کە تۆ بتوانانی ئەو خێزانە ئەسان هەموو هیلاکەکانی خۆی بیچێتەوە بە دوو قسەی خۆش بڕاتکەوایە هەمووی بەڵام ئەوە مانایەوە نییە کە ئەم کارە تەنها کاری ژنەکەی کاری پیاویش مادەم لە دەروی هەردووکتان وەرن خواردن نازانی زۆر ئاسایە وردە فێرە بی خۆ ژنێکیش خواردن نازانێت زۆربەی کوچانەشی کە ئێستاش ڕەنگە شوەکەن دوایی بە مروری زەمن لە خێزانەکە فێری خواردن دروستکردن بن بەڵام ئەمە مانایەوە نییە کە مادەم ئیتر تۆ پیاوی نابێ ئەی بە دەستبەی لە مەنجڵەکەەوە یاخود زەڵاتەکەی لەگەڵا بکە هێرە سەو زەڵاتەکەی لەگەڵا بکە ئەیتر ژنەکەەوە زانێ هەموو دنیایی ئەوە ئەمانە هەندێک بابەتی ئاسایی و بەسییت نەکمیشێسە غەسالە هەیە ئەی خیتە ناو غەسالەکەەوە هەر لەگەڵی هەڵی گرێبی خەرە سەر سنگەکە هیچ مەکە بەس لەگەڵی هەڵی گرێبی خەرەسەر ینی ئەمە بۆی هەست بکەی کە ئەم ماڵی هەردووکتانە ئەمە ئەو ئەرکی کە لەسەرمانە ئەرکی هەردووکمانە ینی مەسا مناڵەکە بە هەمان شێو چۆن دایکەکە بە مەسئولیاتی خۆی دانێ باوکەکەش بە هەمان شێو کە هاتەوە مەکتەبەکەی چۆنا شتێکتنێ یارمەتی مناڵەکە بایانی ئەمانە بەداخەوە ئێستا من بە زۆری ڕەفیقەکانی خۆم هەموو ئیشی دەرەواکەن هەموو پشتی ماڵەکڕن خواردن دروستەکەن هەموو ئەمان ناکەن مەسئولیاتی مناڵیش لەسەر شانی خۆیانە ینی ڕێگەکانیان زۆر بۆ ئاسان بۆ پیاوی ئێستا اینجا لەگەڵ ئەوشا بۆ شێوەیەنەوە ڕازینی هەندێک پیاوە هەریشیش ناکە زۆربەی ناڵێم بەڵامی تر پیاوەکو مەسئولیت بەڵام ئەبینیت ڕێزی ئەوەش ناگرێت کە ئەو بەرام بۆی ئەکا ینی ئەم ڕێزگرتنە زۆر خۆشیان ئینسان کە باز لە بەختەوەری خێزانەکرێ ڕێزگرتنەکەیە هەمان ئەو پەروەردەیە ئەو پەروەردەی مناڵی کە لە ناو خێزانە کە باوکو دایکەکە کوڕێک بە پەروەردەیەکی پیاو ساڵانیانە دروست دەکات کە بێ بەهێز بێ و بە قووت بێ و نەچێتە مەنتبەخ و بڕات ینی بڕواتە دەرەوە کچەکەش بەم پەروەردە زایفە پەروەرداکە ئیباتە دەرەوە دوایە چێتە ناو خێزانەکە ئەسڵەن ئەمە تەوازن ناکەن پێکەوە یعنی ئێستا جیلی ئێمە کە مناڵەکانمان پەروەرداکەین مناڵەکانی ئێمە ڕەنگە جیاوازتر بن لە مناڵەکانی وەکو خۆمان نەبن هەتا ئێستا من خۆم ئەگەر مەسەلەن پیاوەکەم بەمەش بەرێ بۆ سەر مەخسەلەکە پێم ناخۆشە خۆم پێم ناخۆشە ڕازی نابم بە ئیشی ئەو کە بۆم بکە بۆ نمونەی بەڵام ئەمان نا لەبەروی ئێمە وایان پەروەردەکەن نەوێرن بزوڵێنەوە نەک نەوێرن بەڵام وەکو یەک پەروەردەیانەکەی کوڕچێکت هەیە وەکو یەک پەروەردەیانەکەی بۆ ئەوی کە یەکسان بن ئەنی ئاسایە من چۆن ئەو داواکەم لە کچەکەم بێنێ بە هەمان شێوە لە کوڕەکەشمی داواکەم بیهێنێ ئەوی فێر ببێکە لەناو ئەم خێزانەیە بێ هەمووی پێکەوە ئیش بکە ئەمە
ڕەنگە بابەتێکی زۆر سادە و ئاسایی بێ بەس لە مستەقبلێکی زۆر باشیان بۆ دروستە زۆر ڕاستە دکتۆر پیاو کە لە دەرەوەیە سترێسی ئیشکردن مەسەلەن بەعام پیاویش جەنابەت باشتر ئەزانی زۆر شت نادرکێنێ یعنی ئافرەت هەموو شتێگەڵێ لەگەڵ خێزانەکە یا لەگەڵ هاوسەرەکەی زۆر شتی بۆ بازەکە بەس پیاو هەموو شتێک ناڵێ لە دەرەوە سترێسی ئیشی هەیە کێشەی هەیە ئەگەر ئەو شتا مەسەلەن کێشەی دەرەوە سترێسی دەرەوە بۆ خێزانەکەی باسکە لەوانە نییە کە تۆزێ تێبگات کە ئەم پیاوە لە دەرەوە کێشەی گەورەی هەیە لە ناو ئیشەکەیە تۆزێ مڕعاتی ئەو شتە بکە یاخود پیاو ئەبێت چی بکە بۆی کە هاوسەرەکەی لی تێبگات کاکسۆران ئەو کورتە درامایە تعبیر لە کۆمەڵی خێزانی کوردەکە بەڵام هەموو خێزانێک نییە لەبەرەوەی لێرە ئەگەر ملاحەزە بکەی زۆربەی زۆری و خێزانانەی کە ڕوبەڕووی کێشا بنەوە لەم جۆرە خێزانانن ئەگەر ملاحەزە کردوێ دایکەکە خەریکی ناوماڵە لە هەمان کاتە ئامادەکردنی مناڵەکەیەتی بۆ خوێندن سعی پێکردنیەتی ئەرکەکان لەگەڵەوەشە مامۆستای لە دەرەوە ئیشەکات بەڵام پیاوەکە بەس دەرەوە ئیشەکەی هەبوو سترێس چیە ڕاستە خۆی سایکۆلۆژی پیاو وایە حەز ناکە کێشەکانی دەرەوە بێنێتە ناو خێزان ژن باسیەکات بەڵام ئەم پیاوە ئەگەر بیەوێ خێزانێکی بەختەوەری هەبێ جاری یەکەم شتکەیەتەوە بێ دەستخۆشی لە خێزانەکەی بکا کێژی لێنێ ژنە زانی چەندی پێخۆشە تۆ دەستخۆشی چکە ژن و ماڵ بە کەسی بەشێک لە کەسێتی خۆی زانێ بەڵام پیاو ئیشەکەی دەرەوەی بە بەشێک لە کەسێتی خۆی زانێ بۆیە ئەگەر ئەم پیاوە بەس مجرڕەت ڕێزی هاوسەرەکەی بیرتایە پێویستی بۆ عەسەبی تووڕەنیە تۆ برسیتە چی هەیە لە ئێمە نەتوانێ یعنی نیو سەعاتێ بوەستێ خواردنی حاضر بەسێتی ڕێگی هاری بەدەمەوە ئەمە لای هەموو کەسێک وایە بەڵام ئەوە نییە خۆتزانانی سال لە ڕەمەزانە هەیە 12 سعات نان ناخوا یان بەیانی نانی خواردووە بینیمان بە پیۆنانەی خوارد و ڕۆی ئەکیید لە شوێنی شەکەشی هەر شتێگەرەخوا ئێ نیوەڕۆ هاتوێتەوانێ مگەشتەکە زەحمت نییە ینی ئەمەیە هەندێک پیاو کە ئاوە سەبریان نییە کە ڕێزی هاوسەرەکەیان ناگرن کە دەستخۆشی لە کارەکەی ناکەن کە بەشداری ناکەن لە ئیشی ناوماڵە بەشداری هۆ نییە چێشتی لەگەڵا لێ بنی مثلەن باب هاتە بەشێکی ئەرکەکەی لەسەر ئەم ژنەکەم کردایوانێ ئەو سەحیبە کچەکە بکردایە وایەوانە چمەسێ لەو دەستخۆشی لێ بکردایە نەک لە نرخی کەم بکەیتەوە نەک بڵێ ئێمە شەکرەکە ئەمە کێشەکانی ئەمەیە زۆربەی خێزانی ئەمە کێشەکانمان چییە دائیمەن بە دوای خاڵە لاوازەکان یەکتریا ئەگەڕین نەک خاڵە بەهێزەکان ئەو ژنە سەد شتی جوانی کردو لەو ماڵەیە نەیبینیوە بەڵام وەڵا شەکرەکە هین چاکەشێ بێ شەکری کەمە بڕۆ شەکرەکەم بۆ بێنە یخۆ تو دەست نشکاوە خۆ بچۆ شەکرەکە بێنە لەگەڵەوە بڵێ ئەتوانی بە شێوەیەک تر بڵێ خۆزگە تۆزە شەکرەکەی زیاتر بە لەم نزیکانە شەکە ینی شێوەی قسەکردنەکە دەربڕینەکە زۆر مهمە خۆ ئەتوانی زۆر جار ئەتوانی بەیەکێ بڵێ مەسەلەن بە شێوەیە پێی بڵێ دڵی عاجز بێ ئەتوانی بە شێوەیەکی تر پێی بڵێ دڵی عاجز نەبێ لەبەرەوە عیلاقی بە کەسێتی پیاوەکەوە هەیە ئەم پیاوە کەسێتێکی نازجی نییە ینی زۆر جار کە کێشەی خێزانی دروستە بێ ژن و پیاوەکە کەسێتێکی کامڵیان نییە بچووکترین شت دەچن بۆ دەرەوەی باسەکان ئەمە هیچێکە لەگەوتنی کێشەکان ئەمە چێ لای دایکەوە چێ لای ئەم لای باسیەکە نابێت کێشەی خێزانی بەریتە دەرەوانە ئەجا بەنسبەت هەندێک کێشە ئەگەر لە نێوان دوو هاوسەرەکە نەگەیشتە نەتیجە هەرە بێ چی بکەنیانی کێشە زانی چۆنە کاکسۆران کێشەی خێزانی کە گەورە بوو هەندێک جار هەیە تۆ کەسانێکن پسپۆڕیان ئەوەیە هەر نابێ بچیتە لای دایک و باو چونکە ئێستا جەنابەت کێشەیەکە بێ بچیتە لای کەسوکاری خۆ دڵنیا بە هەر لایەنگری تۆکەن ئەوە طبیعەتی بەشەر وایە من بچم هەر لایەنگری منەکەن خێزانەکەم چێ کەسوکاری لایەنگریەوەکەن بۆیە بچیتە لای کەسێکی بێلایەن ئێمە زۆر جار مەسەنەکە دانیشین لەگوانە ژنەکە کە هەر قسەیەکەکە ئەوەی حەق بێڵین والله خاتون ئەمە حەقی تۆیە لێرە لەسەر حەقی بەڵام ئەمەیان حەقی تۆ نەبوو پیاوەکە یعنی و کەسێکی بێلایەن کە قسەکەین و لێکەوە نزیکانەکەینەوانە ئەگەر کێشەکان ناوە گەورە بوون مەفروزە کەسانێکە بن شوێنێکە بن بۆ ڕاوێش من ئێستا کێشەیەکی یاساییم هەبێ چمە لای پارێزەرێک خۆ من ناسمە لای دایک و باوکم باکە کێشەی دەرونی کۆمەڵایەتی دایک و باوکی من کوێتوانە چارەسەریکە بۆیە کە دەستی تێخەن کێشەکە ئاڵۆسترە بێت بۆیە مەفروزە لێرە بەدواوە ئێمە کۆمەڵی نووسینگە بکەینەوە سەر بە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی بێ سەر بە وەزارەتی داد بێ بۆ ئەوەی بۆ چارەسەریم کێشانە کەسانی پسپۆر دابنیشن لەوێ من دایمەن پێشنیازیشم کرد کاکسۆران کچووکڕ پێشەوەی هاوسەرگیری بکەن من پرسیاری لە جەناب دەکەم سایەقی مهمترە یا خێزان بەخێوکردن و مناڵ بەخێوکردن بێگومان خێزان ئەی بۆ سایەقی یەن نووسینگە کراوەتەوە ترای و پێەکەن و نەزەری و ئیمتیحانی دنیا دەکەن و چەند مانگی پێچە هەتا ئەوانە تیا سەرکەوتوو نەبی جازی سایەقی و نایەنە ئەی بۆ چی هاوسەرگیری ئەمە ئەبێ کە کوڕەکە چوو بۆ داوای کچەکە
ماڵی کچەکە کوڕەکە برن بۆ ئەو ئیجازەیە نا ئەمە بۆ سیاقەتەکەی باریکە بەس نا ئەوە پێویستە من چەند جار پێشنیازم کردو لە ڕێی بەرنامەکەی ئێوە شەوانەیە ینی من بم لە جیاتی سەرۆکی حکوومەت ڕێک ئێستا کەسانی پسپۆر بانگەکەم لەگەڵ وەزارەتی دادا یاسایە دەرەکەم لە پەرلەمان دەریەکەی تر بە تعلیماوسێکە هەر کچ و کوڕێک خولێکی پەروەردەی دەرونی نەبینن بۆی شارەزای یەکتری بن بۆ ئەوەی بزان پەروەردەی مناڵ چۆنە بێت چۆن مامەڵ لەگەڵ یەکتریاکەن وەکو فەحزی خوێنەکە لیان مارە ناگەکە لە قوتابخانە ناخوێنرێ یعنی بۆ نمونە نەک هەر ئەوە ئەو پرسیارشم بۆ ڕێزانخانە ینی تعاملی هەڵسوکەوت لەگەڵ بەرامبەرەکە تا ئەیتر ڕەگەزەکەی نێرە یاخود مێیە ئەوە واناکە مەسەلەن ئەگەر ئینسانێکی تەندروست دروست بێت کە لە هاوسەرگیری ژەکە ڕێز لە بەرامبەرەکەی بگرێت بەتەکیدی تۆ کاتێ باسی پەروەردە و فێرکردنەکەی پەروەردەکە پێش فێرکردنەکەیە یعنی پەروەردە لە چیایە لەوەی کە چۆن ڕێز لە یەکترەگری مامۆستاکە چەند ڕێز بۆ خۆی دائانەیە بوو کاتێککە دەرس بە تەلبەکانی ئەڵێتەوە چەند وەکو هاوڕێیە تەعاملیان لەگەڵاکە ئەم پەروەردەیە بەداخەوە لەمە تا ئێستا لای ئێمە نەبووەتە پەروەردە ینی مەکتەبەکان هەندێک لە مەکتەبە تایبەتەکان سیرکە ئەگەر حتا خێزانەکەش توانی خێزانێکی باش نەبوو نەیانتوانی دایکەکە بۆ شێوەیە چۆن ئەڵێ خۆشی بە هەمان ڕێگەی تونند و تیژی هات بێت و تونند و تیژێکی زۆری بەرامبەر کرابێ لەلایەن باوکیەوە لەلایەن برایەوە دوایی زەواجی کردووە کە نازانێت چۆن تەعامل بکات چونکە هەموو ئەم تونند و تیژیانە جارێکی تر دەری ئەخاتەوە ینی ئەواتە درێ هێنێتەوە بەرامبەرەکەی کە پیاوێکە لەگەڵ یا تەعاملەکە لەبەرەوە ئەمانە هەمووی بارە دەرونیەکان کە مامۆستا زیاتر شارەزایە لەو بابەتەیە ئەمانە تەسیریان هەیە نەشی توانی پەروەردەی مناڵەکەی باش بکە دوای ئەبێ جێگایەک هەبێ کە ناوی قوتابخانەیە مەکتەبە ئەبێ بتوانێ چۆن تەوازونێکی بۆ دروستکا بۆ مناڵ بەڵام بەداخەوە لای ئێمە پەروەردە زۆر کەمە تەنهاتەوە فێرکرد باشە ڕێزان خان ئیجتیهادی شخصی نییە کە ئینسان خۆی بتوانێ بۆ نمونەسە تۆ باسیەوەت کرد کە تونند و تیژی ئەو ئینسانە کراوە بەرامبەر یاخود تربێتی ماڵەوەی بە شێوازێ بووە کە دەرونیان کێشەیەک عقدەیەکی هەبووە دوایی لە پاشەکە خۆشی خێزان دروستەکە هەمان عقدە و هەمان کێشە دەرونیەکان نەقلە بێ بۆ مناڵەکانی بەڵام بڵێن وەکو ئیجتیهادێکی شخصی ئەو کەسە خۆی بتوانێ شت بخوێنێتەوە توزانم پەروەردەی خۆی بکا کە بتوانێ تەندروستتر جا ئەمە کارەکانی ئەوەیە کە ئێمە ئێڵێن ئەوەیە کە ئێمە ئێڵێن ئەگەر سنتەری تای مەسەلەن ئێستا سنتەرێک هەیە کە ماوەی 3 ساعتە کاتێک کچ و کوڕێک لە سەرەتایە هاوسەرگیریەکەن کە ئەچن فەحسی خوێنەکەکەن دوای بێ بچنە ناو سنتەرە ئەم سنتەرە بابەتێکی یاساییان هەیە بۆ ساعتێک کۆمەڵایەتیان هەیە تەندروستیان هەیە سنتەرەکە زۆر باشە بەڕاستی ینی من تەمەنامە کرد هەم بە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتیەوە هەم بە پەروەردەوە هەم بە حتا مەحاکم خۆیەوە ئەمانە گرنگیان باە بەم سنتەرە کە چونکە ئەمە تەندروستی کاتی خۆی بە بڕیاردەری کردووە و ئەم سنتەرە ماوەتەوە چونکە تۆ کە لەوێ ئەچی ڕاستە باسی بابەتە یاسایەکانی ساعتێ بۆکە باسی لە شولاری خۆی بۆ ئەکا لە بابەتە کۆمەڵایەتیەکان لە هەمووی گرنگترە ئەگەر ئەم سنتەرانە بەردەوام بن ماوەی 3 ڕۆژ بێ یاخود لە چۆنەڵی هەموو گەڕێکێکە هەموو ناوچەیەکە جێگایەکە سنتەری تایبەت هەبێ بە ڕاوێژکاری خێزانی گەنج کە چۆن بتوانێت تەعاملکە زۆر جار نەک تەنها تەعامل تۆ لەگەڵ هاوسەرەکە تا بکەی لەگەڵ دایک و باوکە چۆن تەعاملکەی بەڕاستیەوە مهمە لەگەڵ مناڵەکەمان چۆن تەعاملکەم چۆن دنیای کێشت هەیە ئەو مناڵت دروستە بێت تۆ جاری وا هەیە ڕاستە هەموو مانەڵێنەوە مناڵە بەپی تربێتی خۆت بەس زۆر جار هەندێک تەبعی مناڵەکە لە حەق پەیوەندی نییە بە تربێتەکەی تۆ ناخەوێ جوم و جۆڵی زۆرە کێشەی زۆرە کێشەیەکی تەندروستی کەواتە ئەمە هەمووی پێویستی بەم سنتەرانەیە کەواتە ئێمە پێشەوەی بیر لەوە بکەین کە کاردانەوەمان هەبێ بەرامبەر بێت ئەمە مەسئولێتێکی گەورەی ئەم حکومەتەیە بەم هەموو ساڵە بیری نەکردێتەوە کە خێزانی تەندروست چۆن دروستە بێ بڕوا بکە ئەوانەی کە من هەموو جارەمە وتووە ئەو کەسانەی کە بەڕێوەبەری فەرمانگەیەکەن ئەو کەسانەی کە پەرلەمانتارن ئەو کەسانی وەزیرن ئەو کەسەی کە سەرۆکی هەرێم و حکوومەت و چیە هەموو بە مەرحەلانەی کۆمەلگای ئێمەیان تێپەڕیوە هەمووی پێویستی بەوەی جارێکی تر
کە ڕووە من هەموو جار کە پەرلەمانتاریشم لە سەراستی عێراق و تومە زۆربەی زۆریان پەرلەمانتارانە پێویستیان بەوێ جارێ بیبێ لە جێگایەکە فێری خوڕەوشتیان کرد بەڕاستی ئێڵێم یعنی ئەمە واقعەکە چونکە ئەمە بابەتێکە هەندێک خەڵکی خۆی ڕایەت لەسەر مرۆڤ هەر ئەبێ بە بەردەوامی ئەپدەیتی خۆی اینجا ئەم ئەپدەیتە لای ئێمە نییە مەسەن کەسێک کە گاتە پێگەیەک پێ نییە ئەڵێ هەموو بابەتێکە زانم یعنی ئەمە قورسە جاتۆرەوە سەر خێزان لەبەرەوە خێزان زۆر ئەساسە هەندێک بابەت جاری وایە تۆ قساکەی لەگەڵ مێردەکە تا زۆر بەعتیادی لەسەر بابەتێکی بەسیتە ئەبێ بە شەڕە شەڕێکی قورسیش ئەوە پرسیارێکی لا دروست کردم ئەوە لە دکتۆر کەریم ئەو پرسیارەکەم هەندێک جار لە نێوان پیا و ئافرەتەکە یاخۆ کچ و کوڕەکە ئیتر بێ بە حەساسیەت هیچ شتێ قبوڵ ناکەن لە یەکتری هیچ شتێ یعنی لەوانەیە پیاوەکە بۆ نمونە هیچ مەبەستیشی نەبێ سوحبەتێ بکە بەڵام ژنەکە هەڵچێت و بە پێچەوانەشەوە کەی ئەگاتەوە مەرحەلەیە ئەوەی لاقی بە کەسێتی دو هاوسەرەکەەوە هەیە کاکسۆران یعنی لێکدانەوەی منە بۆ قسەکانی هاوسەرەکەم ئەگەرم کەسانە کامەڵ بن یەکەم دووەم بەرژەوەندیان ئەوە بێ کە خێزان بەردەوام بێ ڕێزی بەرامبەرەکە بگرێ لێکدانەوەی پۆزەتیڤ بۆ بەرامبەرەکەکەی مەسەلەن جەنابێ من حاڵەتی وا بووە فعلەن کێشە بووە لە ماڵ دانیشت میوانە پیاوەکە چەنە جوان نییە ئەوە بڵێ بەڵام ئەمە وترا مەسەلەن ئافرەتێکە بێنێ گۆرانی بێژەکە لە ماشەڵ ئافرەتی چەند جوانە ئەمە ژنەکەی لەو لاوتە داخلەکەی زۆر پێ ناخۆش بەڵێ ئەخر ئەمە خۆی معناکە قسە بکە پیاو نارێ فزە بکە سۆران ئەگەر بڵێن مەسەلەن پیاوێک گۆرانی بڵێ ژنەکە لە بەرچاوی پیاوەکە بڵێ ئەو پیاوە ئەو گۆرانی بێژە چەند جوانە ئەوە پیاوەکە چی ئەوە پیاو حەزی ئەمە ئێستا چوونە ناو سایکۆلۆجی بەرامبەرە کاتێک کە پیاوەکە ئەڵێ لەوانەیە عەفەوی وتبێتی هیچ مەبەستێکی نەبێت هاتۆ بەسەر دەمیا بەڵام ژنەکەڵێ چی ئەڵێ ئەم پیاوەم دیارە من بە ناشری نەزانێت چیاڵێ ئەمە جوانە یاڵێ ئەمە ژنەکەواتەم بغێر مباشر ژنەکە لە من ژن نیم ئەگەر ژنەکە ئێستا لێکدانەوەی پۆزیتیڤی ئێستا تۆشتە ناو سروشتەوە درختێکی جوانە بینی گوڵێکی جوانە بینی ئەی ناڵی ئەڵڵا لەو گوڵە جوانە لەو درختە لەو شاخە جوانە ئەتوانی ئەڵێ ئەو گوڵە جوانە و گوچاوی خێزانەکەم جوانە ئەمە جیایە تۆ ڕەتیەکەی بە خێزانەکە بەڵام تۆ لێرە کاڵی گۆرانی بێژێ ناڵی خێزانەکەی من هەت چەنگامە جوانە بەڵام خێزانەکەی من زۆر لەوە جوانترە تۆ ناچێ مەقاڕنێ بکەی بەس باسی یەک لایەنەکەی تر لەرین سایکۆلۆجیەوەی خاتە سەر خۆی بتەوێ نەتەوێ وەکو ڕێزناخان وتی حەقیقەتەکەشی ڕاستە ژنێک بە شان و باڵی پیاوێکە هەڵبا لە تەلەڤیزیۆنە لە شتێکە دەرەچێت تۆ غیرە ئەکەی لە خۆتۆ پێ و ناخۆشە کەواتەمە عیلاقی بە کەسێتی ئینسانەکانەوە هەیە بەڵام ئەگەر قسەیشی وا بۆ گەر ژنەکە کەسێکی تێگەیشتوو بێ کەسێک بە بەرژەوەندی خێزانەکەی بێ یە لێکدانەوەیەکی ئەرێنی بۆ قسەی مێردەکەیەکە ئەڵێمە لەسەر زمانی دەرچووە لەوانەیە سوتفا معجیب بێ بە تەمسیلەکەی ئەوە بێ مەخسەی ئەوە نییە کەواتە لێرە ژنەکە عەسەبی نابێت تووڕە نابێت دەکرێت دوایش دانیشە لەگەڵە بڵێ پیاوەکە تۆ حەزەکەی من شتێکی وا بڵێم لە بەرچای تۆ پیاوێ هیوادارم جارێکەمە دووبارە نەبێتەوە بەڵام کەوە بوو کێشەیەکی گەورە دروست دەکات و هەنووە عشدەوەی لەژێر بەڕێی هێنێتە سەر بەڕ تۆ من کەیسا تۆتە لامەن بڕوات هەبێ یعنی لەسەر چێژ لێنانێک بۆ نمونە دەنگە بووە خواردنەکە سوتاوە پیاوەکە تووڕە بۆ عەسەبی بۆ چۆنە بێواوێ نازانم چی کێشە دروست بووە بەڵام ئەم پیاوە نەهاتوە بیرکاتەوە ئەم ژنەی 20 ساڵە هاوسەریەتی 2000 جار چێشتی باشی بۆ لێناوە نەچوە بەلای خاڵە بەهێزەکان ئەوانەی بیر نییە ئەوانەی بینی ئەمە کێشەکانی ئەمە یەک خاڵی لاوازی بیرە لە هەمان کاتیشە بڵێ زۆر احتیادیە هەر کەسێ هەزاران جار چێژ لێ بنێ جارە دوو جار هەرە سووتێت اینجا کە ئەم واڵێ ئەڵێ وایە و دەست بشکێت و تخوا تۆ ژنیت و ئەمە ژێکێکتر لە کێشەکان ئێمە من هیوادارم لە ڕێی بەرنامەکەی تۆ بە هەموو دایک و باوشێکەڵم زۆر جار دیوتومە با ئێمە لەگەڵ هاوسەرەکانمان لەگەڵ هاوڕێکانمان با هێڕش بکەینە سەر ڕەفتارە هەڵەکە هێڕش نەکەینە سەر کەسێتی بەرامبەر تۆ مەڵێ ژنەکە تۆ ژنیت و نازانی چێژ لێنی بڵێ تۆ دایکی مناڵەکانی خۆشەویستی منی ئەگەر تۆم خۆش نەویستە من تۆم ناهێنا بەڵام ئەخ مەسەلەن ئیهمالی لە چێژ لێنانە ئەخ ئەمە و کەم تەرخەمیوتە ئاگاو لە مناڵەکان یار خەریک فەیسبووکی ینی ڕەفتارە هەڵەکە هێڕشی بکەینە سەر قابلی چاکردنە بەڵام ئێمە ناچین ڕەفتارە هەڵەکە چاکەین یە نوجومەکەینە سەر کەسێتی قسە بە کەس و کارێ لە قسە بەخۆ بۆیە اینجا ئەو ژنە ژەڵە چی ئەمە هەرم پیاوە هەر منی خۆش ناوێ ئەمە هەر ڕەزیلە ئەمە هەر پیسکەیە بڕوابی لە فتەی دەستگیرانیە بوو بە پێ هێناینەوەی گو وەرزشە دڵی ناهەو 250 بەبەوە پاسە ئیتر شت دروستە بێ ئەوی ژێگو خوا خەجاڵەت بە کوواش ئیتر ئەڕوان لەگەن ئەمە کێشەکانمانە
ئێمە ناچین یەکەم ڕفتارە هەڵەکە دیاریکەین و بەدیلێکی بۆ بدۆزینەوە و جوومەکەی نەسەر کەسێتی یەکتری باشەکەیتر یەکتریان لەبەر چاوەکەوێ ئیتر بەدوای بیانوان ناگەڕێن ئیتر مەسەلەن نابێت لە بەرچاو کاک سۆران شتێک نیە لە بەرچاو بکەوێ خۆمە سیارەیە شتێک نییە ئەمە ئینسانێکە لەگەڵ تۆیە سەدان شتی جوانی هەیە دایکی مناڵەکانتە هاوسەری تۆیە دووسێ شتی غەڵەتەکە ڕفتارەکەی چاچێکم قسەی لەگەڵەکە مناقەشەیە ئەمەم پێ خۆش نییە بۆیە بێ ژن و پیا و بزانن بەرامبەرەکەی ڕقی لە چیە و حەزی لە چییە من کە بزانم هاوسەرەکەم ڕقی لەوەیە ناچم باسی بکەم چکە من هاوسەرەکەی خۆم خۆشەوێ بەڕای تۆ دکتۆر کێ زۆر کەم تەحملە یعنی لە ژن و مێردا کێ ئەبێت تحملی زۆرتر بێ وڵابی هەردووچیان تحملیان هەبێت دووکیان ئینسان قوربانجان بەڵام ژن بە تەبیعی زووتر انفعالەکات بەڵام کە دوایی زوو دامرکێتەوە دڵی پاکە هیچی تیانێ بەس پیا و شت لە ناوە هێڵێتەوە کپیەکات دەری نابڕە کەوت ژن زووتر انفعالەکە ڕێزانخان ئاوا سێریشی کردی ئەوە طبیعەتە طبیعی ئێستا ژن و پیاوە بەیەکەوە قسە بکەن ئەوە شتێکی علمیە ژنەکە زیاتر ئینفعالەکە بیدایەت بەس دوایی دا ئەمریکێتەوە دڵی پاکە شت لە ناوە نییە بەڵام پیاوەکە خۆیە خواتەوانێ ئینفعال ناکە بەس لە ناوە شتێڵێتەوە ڕقەڵک بێت ڕێزاخان من هەستەکەم پیا و زووتر ئینفعالەکە ژن زیاتر بیرەکاتەوە چی بڵێ پێش ئەیبینی تووڕە بووە بەس بیرەکاتەوە چی بڵێ و چی نەڵێ و نەشیش سووتێ نەکەباب و ئیتر نازانم کە دکتۆری ژووتی پیا و ژن زووتر ئینفعالەکاتۆ خراپ سەیرە کرد زانی چۆنە ئینفعال ناکاژن زۆر بە ئاسانی مەگەر ئەو ئیستیفزازی بکە ئیستیفزازەکە زۆر قورس یعنی خەدای پیاوەکەیە ماشەڵڵا ئەو وەرە زیرەکەن پیاو یعنی لە قسەکردن و ئەدایانە زۆر زیرەکەن بۆ ئەوەی بەرامبەرەکە خاستان یعنی ژنەکە ئیستیفزاز بکەن ئەینا بلعکەس ژیان زۆر قورسە ینی تۆ تەسەورەکەی تەنها کەلیمەیەک ئەو ژنە خێرات و ڕەبێ و واز لە ماڵ بێنێ نا ژن زۆر حەزی لە ماڵی خۆیەتی زۆریش مەهتەمە بە ماڵی خۆی ینی من وەکو خۆم وەکو ژنێک کەڵم هەموو جاروتومە هیچ بۆنێک بەقەدر بۆنی ماڵی خۆم خۆش نییە ینی کەواتە ئەمە هەموو ژنێکەیە ئەگەڕێ بە دوای ئەمانێکا بۆ خۆی هەنی ناوێەوە بە ئاسانی لێ تێک بچێ بەرەو زۆر جار ئەو عەسەبیەتەی پیا و تەئسیرە کاتە سەر نەخێر ئەو زۆر ئێوێ هادی ئیکاتەوە بالعکس ناوێت ئەو شەڕی پێ بفرۆشێت چونکە شەڕەکە قورسە ینی بۆ خۆشی قورسە ژن کە کاتێک ئەو شەڕ و ئاژاوە چێتە ناو ماڵەکەی زۆر تەئسیری پێکە پیاوەکە ئەڕواتە دەرەوە لە بیرێچێتەوە ژنەکە هەر ئەیڵێتەوە لە ناخی خۆشیە بڕوا بکە 100 کەڕەت لە ناخی خۆتە ئەم بابەتە هەر باسەکەیتەوە ڕەنگەوان نەبێ ڕاتە دەرەوە لەگەڵ ڕەفیقەکانیا لە جێگایەکە بیرێچێتەوە نەخێر ئێمە گەڕین بەلایەکێکە ڕەفیقێک بدۆزینەوە کەسێکی نزیک بدۆزینەوە بۆی باسکەین هەتا ئەوە چۆن بتوانین هێواشیکەینەوە ئەمە بەعامی کۆمەلگا من باسەکەم بەڵام خۆی کێشەکان قورسن هەم لە نێوان ژنیش و هەم لە نێوان پیاویشە پێویستی بەو ئیرادەیە کە هەردووکیان مادەم تۆ بڕیارە داوە خێزان پێکەوە بنیت و لەم خێزانە بمێنیتەوە ئەبێت تەسحی زۆر بێ هەردوولا ئەوە نییە هەرتەنها بەداخەوە ئێستا کە ئێمە بینێنە لەڵێن ڕێژەی تەلاق زۆرە جیابوونەوە زۆرە کێشەکان زۆر بوون ئەمە مانایەوەیە هەستەکەم لە ئێستاە تقریبەن بەرەو خێزانێکی کاتی بن ئەیانەوە خێزانێکی کاتی بێنێک ئەو خێزانە دایمێ ئەمە قورسە ئێمە نامانوێت خێزانەکان کاتی بن بەڵام وەکو ژنێک ژن ئەبێ کاردانەوەی چی بێ کە مێردەکەی تووڕابێ لەسەر هەر شتێ بێ یعنی تۆ وای دانێ پیاوەکە هەڵەیە ئەبێ ژن چی بکە کاردانەوەی چی بێ لە بەرامبەر تووڕەبوونی مێردەکەی وەکو وتم تۆ لەگەڵ ڕەفیقێکتا لەگەڵ براکەتا لەگەڵ خوشکەکەتا لەگەڵ دایکتا لەگەڵ باوکتا هەمووی هەیە ینی ئەم تووڕەبوونە تەسەورەکەم هەر کەسێک کە بەرامبەرەکەی تووڕابێ ئەگەر خۆی بتوانێ کۆنتترۆلی خۆی بکە ساگەت گویان لە من بێڵەن وڵا خۆی زۆر جوان کۆنتترۆلی خۆیەکە زۆرکەم کۆنتترۆلی خۆمەکەم کە بێتاقەت بم ئەبێ بەرامبەرەکەم بزانێ بێتاقەتم یعنی ئەبێ بزانێت ئەو قسەیان بەدڵ نەبووە ئەمە هەڵم من خۆ ئەزانم کە هەڵم ئەڵێن هەندێ ژن کە ئەزانەی مێردەکەی دڵی خۆشە جەوی خۆشەیەک سەر و دڵ یەکرێ مشکلی نا ئەوە بڕوا بکەوە ئەوە زۆر قورسە ئەگەر لە پیاوەکەشە هەبێ و لە ژنەکەشە هەبێ ئەوە من بە نەخۆشی دانم چونکە چی لەوە خۆشترە تۆ خێزانەکە و پیاوەکە دڵی خۆش بێ مناڵەکە و دڵی خۆش بێ کە سوکارە هاوڕێکە و ینی ئەوە ژیانێکی زۆر خۆشە تۆ ئینسانە بێ هەمیشە بەرەو خۆشی بڕوا لە ژیانە چونکە خۆی زۆر جەنجاڵ و قورسەکە بێری لەیەکیتەوە جا بۆ دڵی ئەگری ئەکی
بابەتێکی لەوە گەورەتر هەیە بۆی ئەو دڵێگرێ ئەکیید لە شوێنێکی تر ئەو عەزابیاوە بۆی کۆکاتەوە بۆیە لێ جا ئەم بۆ کۆکردنەوەی قڕسەر و پیاوە ئەوەیە کاک سۆران ژن بێ یا پیاو بێ کە تووڕە بوو ئەبێ بەرامبەرەکەی بێدەنگ بێ نابێ هەردووکیان تووڕە بن ئینسان کە تووڕە بوو ئۆتۆماتیکیان کۆمەڵی گۆڕانکاری لە مێشکە ئەبێ کۆمەڵ هۆرمۆنات ئەڕژێ عەقڵ ئیش ناکات بۆیە لە کاتی انفعالاتە لە کاتی تووڕەبوون و عەسەبیەتە بڕیار نابێ بدرێت بڕیارەکان هەمووی غەڵەت دەرەبێ هیچ کاردانەوەیەک نابێت جاری ئەگەر مەسەن پیاوەکە تووڕە بوو عەسەبی بووە لەسەر حەق نییە ژنەکە بێدەنگ بێچێتە ژوورەکەی ئەو دیوە دەرگاکە داخە چکە هەڵچوون تووڕەبوونەوە حاڵەتێکی کاتی و کتوپڕە زۆر 2 دقی پێچێ اینجا دوای 5 دقی پێ بڵێ پیاوەکە چی بوو دنیا آخر بوو بووە تووڕەبووی پیاوەکە هادی بۆتەوە عەقڵ ئیشەکە قابلی مناقەشە و گفتوگۆیە بەس کە تووڕە و عەسەبی بوو نابێ قسەی لەگەڵا بێت چۆن مناقەشە و گفتوگۆ ناکرێت لەو حاڵەتەیە بە هەمان شێوەش عینەن کە ژنەکە تووڕابێ عەسەبیە بێ پیاوەکە نابێ هیچ قسەیە بکات جا زۆر جار کە جەناب دەڵێ بەعکسەوە ژن ئەبێ کاتی گونجاو بدۆزێتەوە بۆ قسەکردن لەسەر لەگەڵ مێردەکەی و بۆ ئەوەی بڕیارەکانی ئەو جێبەجێگە مەسەن کە تو هاتووە توانێ ماندووە هیلاکە نیوەڕۆیە عەسەبیە لێی گەڕێ بانانەکەی بخوا مەعیدەی تێر بێ ئیسراحەت کە اینجا چایەگە خواتە اینجا و کاتە چی دێ بڕۆ داوای لێ بکە بۆ جێبەجێگە بەڵام بەو تووڕە ژنەڵێ یەتەوە هیلە ماندووە خواردنەکەی بۆ حازرەکەم نانەکەی خوا چاکی قسەی لەگەڵاکە پیاوەکە ئەخەوێت خەرەوە پیاونێ دوو لە ڕوویەوە چۆن شتیوا ئەبێت ینی ئێمە ئەڵێ جاوەی چەکی لە کێشەکانی تر کە زۆر جار ئێمە ئەو کێشانە کەیەن ژن و پیاوکە لێک جیابنەوە یا ناگونجێن ئەوەیە پیاو یاخود ژن کاتێک بۆ یەکتری دیاری ناکات بە تایبەتی پیاو کاتێک دیاری ناکە بۆ هاوسەرەکەی لەگەڵ یادانیشە ئیشەکات و مەژغوڵ و نازانم چیە بەڵام تۆ خێزانەکە و مهمترە لە ئیشەکە بۆیە مەفروزە ئەگەر بمانەوەی کێشەی خێزانی ئەبێ هەموو ژن و پیاوێ هەفتەی جارێ 2 جار کات دابنین بۆ یەکتری پرسیان لە یەکتری بکەن کێشەکانیان چی بوو لە مناسبەتە هەزار مناسبەتمانێ کاکە گوڵێکی بۆ بێنەرەوە بەخوا ژن نییە حەزەکەی توانی بیکەی بە عەڵقەیەک و بیکەیتە پەنجەو چەند تووڕە بێ و چەند عەسەبی بێت دەستێ بە سەریا بێنە و ناوچوانی ماچکە گوڵێکی بەرە هەمووی بیرەچێتەوانە بەڵام ئێمە قسەمان ڕقە پیا و جاری وایە ئەم سەیکە لە زمانی کوردیا فەرهەنگی کوردی ئەم هەموو شتە جوانەی تایە ئەم هەموو شتە جوانە ناتوانین نەوشە جوانانە بەکاربێنی شتێکی بوێنە لە جیاتی بڵێ دەست خۆش بێ ئەڵێ داینێ لەویە ئەخۆی ئێمە ئێگۆکە نییە هەستەکە ئەم پیا بڵێ ئەنجا ئەم وشە ناشرینانە بۆیە لەلایەنی دەرونیشەوە تا قسەی خۆش بکەی تا گەشتبینی بی بە بەرامبەرەکە و تەنان جیازی مەناعی ینی یەکێ لە زاناکانی ڕاستەی کردووە ئەڵێ قسەی خۆش 1500 یەکە ژماری خڕۆکەسبەکان زیاکە یعنی ئەگەر ژنەکە و نەخۆش بێ خەفەتی هەبێ قسەی خۆشی بۆ بکە زووتر چاگە بێتەوانێ بەڵام بەداخەوەی ئەمە قسەکانمان ڕقە وشەی ناشرین بەکارێنین تعلیق و کەلیماتی ناشرین باسی تەلاق و نووسێنە هەندێک پیاوەی باسی تەلاقە ناشرین ترشن بە پیاوەی باسی تەلاقی ژن بترسێنی بە تەلاق و بەلێک جیابوونەوە وشان زۆر ناشرینە جا ئەمانە هەموو اینجا دوای ئەژڵێ ئەمە حەقە بۆیە ڕقەکەواژ نییە نا حەق نییە هیچ حەق نییە قسانە بە هیچ شێوەمان حەق نییە بۆیە لە هەمووی گرنگترەوەی ژن و پیاو شارەزای سایکۆلۆژی یەکتری بن ژن عالمێکی تایبەتە پرسیارێک لە ڕێزانخان کرد لە ویلایەتی بەرنامەکە کەوکەبێکی تر نەخێت هەردووکیان لەسەر کەوکەبێکن هەردووکیان لەسەر ئەم گۆی زەویەن بەڵام دوو پەروەدەی جیاوازن دوو لێکدانەوەی جیاوازن تەواوکەری یەکترین ئەگەر لە یەکتری تێ بگەن من بزانم ژن بەم شێوە بیرەکاتەوە بەم شێوە لەگەڵ یا قساکەم و پیاویش بەم شێوە بیرەکاتەوە بۆیە ژن نابێ تووڕە بێ کە پیاوەکەی قسە ناکات پیاو ئەچێتەوە شکەوتەکەی خۆی کەم قساکات بەڵام ژن زیاتر قساکە زۆر طبیعیە هەروەی توانە زمانی دایک ناڵن زمانی باوک چونکە ئەگەر باوک مناڵی بەخێو کردای زۆربەی زۆری کەڕولاڵ دەڕێت چون قسەیان ناکرد بۆ لەبەرەوەی حتا لەلایەن بایۆلۆجیەوە ئافرەت هەردوو بەشی مێشکی لای ڕاست و لای چەپی بەکارێنی بۆ قسەکردن ئێمە بەس لای چەپ بەکارێنین بۆ یەکەمتر قساکەیت ژن زیاتر کۆمەڵایەتیرە زیاتر هەستیارە وەکڵێن پەڕی سپیە خوێنێتەوە زۆر شت هەست پێکات لە زۆر شتە جیاوازیمانێ جا ئەگەر ئەمەی کەوتمە بێ خول بکرێتەوە جەنابێ ڕێزاخان وتی سنتەرێکی سعاتێکە بە سعات و 2 سعات ئەم عیلمە ناچێتە ناو مێشکە بێ بە بەردەوامی بڕوا هەبێ لە زۆر وڵات کە ئێستا ڕێژەی تەلاقیان زۆر کەم بۆتەوە ئەم خولانیان کردۆ بە ئیجباری لە هەمان کاتیشە ئەیان بنیەن بۆ ماڵی ئێوە کە خێزانێکی سەرکەوتووی ماوەی هەفتەیە لەگەڵ ئێوە ژیم زان چۆن مشکلەکانتان حەلەکەن بە عەمەلی بە پراکتیک ئێمە هیچ ئەمانەمان نییە کوڕێکە کچێکم خاصن ێستا لە تەمەنێکی بچووکە 17 و 16وانە زۆربەی تەلاق و لێک جیابوونەوەکە لەو تەمەنە بچووکەیە ئەو هێشتا لە قۆناغی هەرزەکاریایە ئەو خۆی کە برسی بێ هاوارەکە ئەم چۆن ژن و ماڵی پێ ڕابەڕێەوە چۆن مناڵی پێ بەخێوەکە بۆ یەک کێشەکان ئامادە نەکراون
خۆ تۆ بەس لەلایانی جەستەیە و مهم نییە ئەمە بۆ بە 18 ساڵ و 7 ساڵ و باڵق بووە نەخێر لەلایانی دەرونی لەلایانی کۆمەڵایەتی لەلایانی هەڵچوونی لەلایانی عقلی وەشتە بەتاواتی نازج نەبووە کێشەی خێزان زۆرە ناتوانێمە تەحملی بکە بۆ یەبێ ئامادەیکەی بۆی ئەم ڕێژەی تەلاق و لێکجابوون ئەم هەموو کێشانە کەم بێتەوە مناڵەکان نەبن بە قوربانی زۆر ڕاستە ئەم کورتە فیلمەی کە ئێستا پیشانمانە تاوکەرێکی هەیە ئێستا تەماشای تاوکەرەکەی دەکەین و دوای دەینەوە گفتوگۆیش گەشەکەین فەرموون دەستەکان خۆش بێ خواردنەکە زۆر خۆش بوو خواردنەوە خۆش نەخواردووە ئای پشتم سامان نەزانی ئەمڕۆ زۆر پشتم ئێشەیە بۆ گیانەکەم خۆت حازر کە دوم باشترین دکتۆر ئیلاج بداتێ نا قوربانی بم پێویست ناکە ماڵەکەم خۆم هەوڵێم باشتر بم ئەی تۆ چۆن بووی ئەمڕۆ هیلاک نەبووی؟ ناگیانەکەم هیلاکیش بە مێوە مارەوە باش ئیسرات دەکەم ئەوە گیانەکەم و بمنێنەوە شەکرێکەوە بۆ بێنم ناگیانەکەم تۆش باش هیلاکی پێویست بە ئیسراتە بابا سری بووکەکەم جوانە؟ ئۆ زۆر جوانە وەک خۆت جوانە شیرین گیان سبێن ئێوارە با بڕۆین دەرەوە پێک و پیاسێک بکەین و نانێکیش دەخۆنە دەرەوە ناگیانی بەیانی خۆم چێشتێکی خۆش دروستەکەم لەگەڵەوەشە دوای چێشت خواردن و ناخواردنەکە ئەڕۆین پیاسێکی خۆشی شەکەین کچی بابەی سبێنی ئەمن و تو دایک و بووکەکەم ئەچینە دەرەوە تۆش بچە شاری یاری بخۆ دیاری بکە باشە؟ ڕێزان خان ئەوەی کە مەفروزە ببێت لە نێوان کە ئێمە هەموو حەزەکەین هەموو خێزانێکی کورد یعنی تەبابن ئاشتەوایی بێ بۆی کە مناڵەکان جیلێکی تەندروست پەروەردە بکرێ بۆ داهاتوومان یعنی بەڕای جەنابەت وەکو ئامۆژگاریەک وەکو نازانم وەکو چی ناوەنەی ناو بنێ بۆ ئافرەتانی کورد چی بکەن یعنی بۆ ئەوەی کە هەم خۆیان ئاسوودە بن دڵخۆش بن هەم خێزانەکانیشیان هەم مناڵەکانیشیان ئەڵێم ئەو پەروەردەی کە ئێمە پێشتر پەروەردە کراوین وەکوتم بۆ بەداخەوە کەڵم ئەو پەروەردە پیا و سالارەی کە هەمیشە جیاوازی لە نێوان کچان و کوڕان ئەکراوە لە ناو ماڵە ئێمە بتوانین ئەو پەروەردەیەکی دروستی کوڕەکانمان بکەین پێش کچەکانمان چکەوە زۆر گرنگم چکە کاتێک کە من کوڕێکی باشم پەروەردە کرد سبەینێ ئەتوانێت تەعامل بکە لەگەڵ کچێکی ترە هەر ئەو تەسەڕفاتانەی کە ئێستای بینین تووڕە بوون و هەڵچوون و ئەمە ئیشی منە و ئەو ئیشی تۆیە و جیاکردنەوەی ئیشەکان زۆر قرسە خۆی بە مروری زەمەنی بەپێی ئیشکردنی ناوماڵ و دەرەوە ئیشەکان خۆی جیابێتەوە بەڵام توانە بێ وا بزانێ گەرم کوپە و بردەتەوە ئەمە ئیهانەیە بۆ تۆی پیاو ئەمانە گرنگن ینی ئەبێ ئەوەش بزانین کە ئێستا ئێمە مادەم بەم هەموو چۆنەڵی ناتەندروستی پەروەردەیە تێپەڕیوین پیاوەکانمان هەتا ئێستاوان قورسە لە ئێستا من بتوانێت باشتر نەبووین کەمە باش بوونەکە چکە هەتا ئێستا مەسئولیەتەکە لەسەر ژنە ژن چۆن بتوانێت تەعامل بکە ژن چۆن بتوانێت ئەو تەحمل بکە ئازادی خۆشی نییە ژن بێ ئازارە ژن ئەزانی چۆنە لە بەش ئەو فێرکردنەکەم لە بەشی دووەمە ئەم هەموو گیانەکەم و ئازیزەکەم و ئەمە من حەزم لەوەش نییە چی بکەین ئێستا لە ڕای خوا سەیریکە لە ناو خێزانە چونکە بێ قسەی خۆشتامۆگەین رازی نین سەیریکە ئەمانەوێ ژیانێکی ئاسایی بێ واقعی بێ واقعی یعنی واقع خۆت چۆنی وا تەعامل بکە چکە مستەحیلە من 24 ساعت لەگەڵیام هەموو دقەی بڵم ئازیزەکەمەوە بۆ بچی ئازیزەکەم بەڵام تۆزێ بەڕێزەوە ئەو مستەڵەحاتانە زۆر سەرتا بەکارەیەن دەبێت دەیەتوانی بە شێوەیەکی تر بە نەرمونیانتر وا بکەی هەردووکت هەست باوکی مناڵان باوکی نا یعنی باوکی مناڵان و دایکی مناڵان نا من خۆم ڕقم لەو دوو مستەڵەحەیە بەکاربێنە بە ناوی خۆت ئەگەر ناوەکەت بیر چێتەوە ناوی خێزانەکەت ئەڵێن ئەوە وەکۆی وتی ئەو هەموو دڵەکەم و ڕۆحەکەم و گیانەکەم و چاوەکەم چییە وتی وڵی ناوەکەی مرچەوەی خێزانەکەم نا یعنی ئەوە جیایە لە ناو خێزانە بەڵام مهم ئەوەیە بتوانن خێزانێکی تەندروستیان هەبێ ئەم جیابوونەوانە کەم بێتەوە وا بکەن کە بەڕاستی
ئەمە قورسە لە ناو کۆمەڵگای کوردەواریە کە هەر لە مەسەلەکەی تو کە باز لە کاردانەوە کە ئەگەر ئەو پیاوەکە تووڕەیە ڕەوشتی یعنی احترامن بۆیەوە کە پیاوەن لێرەیە ڕەوشتێکی ناشرینی هەیە لەناو ئەم کۆمەڵگایە نابێ من کاردەوانەوەم هەبێەوەی ئەو بکەمەوە تووڕابێ دەنگ بەرزەکاتەوە قسەی ناشرینەکە چونکە ئەمە لە کۆتاییە زەرر لە خۆتی ژنەیە من ئەمەوێ پیا وا لێ بکەم وەکو ژن تەعامل بکە پیاوا لێ بکەم بە نەرمونیانی نەک من وا بکەم ژن وەکو پیاو تەعامل بکە ئەمەیان قورسە چونکە ئەو خەسڵەتانی کە باسی لێەکەن وەکو پیاوی ئێستا من لە خودی پیاوەتی نییە پیاوەتی جایە لەگەڵ پیاوە بەو معنایە نامەسەم پیا و مەسڵ ئەوانە بەس پیا و ئەرەبێ وەکو پیا بێ و ژنی ژەرەکو ژن مەسەلە لە ژن و پیا و لە خەسڵەتەکانی خۆیانە لە جۆری قسەکردنی هەموو کەسێ جۆری قسەکردنی خۆی ئوسلوبی خۆیان بەزۆی کە من پیاوم فەرزە لەسەر تۆەوە بکەیت من پیاوم ئەبێ بە پرسی من تۆ بچیتە دەرەوە من پیاوم من کاتت بۆ دانێم چۆنەچی سەردانی ماڵی باوک دەکەی من پیاوم ئەبێ ئەو معاشەی وەرەگرتووە لە لای من بێ من مەصرفی ماڵەکە بکەم ینی مەبەستەکەم ئەوەیە یەکسانیەکە لەمانە دکتۆر پیاوی وە زۆر ماوەیە کەم بوونەتەوە ڕێزان خان لە وچە نەزەری خۆی و ژنانەوە قساکات بەڵام من لە وچەت نەزەری زانستیەوە هەتاوەکو ئێستا یەک کێشەی خێزانی نەبووە تەڕەفێک بە تەنیا سەبەب بێ ئەمە نییە پیاوێک خراپ بێ ئەبێ ژنەکەش لەگەڵ یا خراپ بێت بەوە نییە خێزانی باز بێ پیاوێ هەمووی باز بێ چونکە ئێمە دوو نەفسێتی جیاواز ژن و مێردێ نەگونجێن ئەخ کە نەگونجێن وە کارێ ئەوە گەێنێکە ئیترمە خراپن نەخێر ڕفتارەکە خراپە کەسەکان خراپ نین من ئیمانم بە ئینسان هەیە ئینسان مادەم ڕۆحی خوا لە ناخی ئینسانە بێمە تۆی خێر و شەڕمانتیایە بەڵام ئەو خێزانانی کە کێشەیان زۆرە زیاتر تو وەکو ڕێزانخان باسیگی لە خێزانە لە مناڵیەوە تۆوی شەڕەکەیان سەوز بووە خۆشەویستیان نەدراوەتێ هەستیان بە ئەمن و ئاسایش نەکردووە دادپەروە نەبوون جیاوازی لە بینیانە کراوە فەزلی یەکێراوە بەسەرەویتە ئەمانە واولیەکە نفسێتی ئەم کەسە فەرق و جیاوازی کراوە مەی عقدەی قابل دەرەچێت سەدان کێشەی دەرونی کە دروستە بێ پەروەردە نادروستەکەیە بەڵام کە خێزانە بێ لەوانەیە خێزانی لێکترازانە لەم خێزانەیە لە سا هەفتای سەبەبەکە پیاوە لە ساسی ژنەکە بووە خێزانێکتر لە 180 ژنەکە بۆ یا لە 170 ژنەکە بۆ لە 170 یەکتریان لە 150 هەردووکیانن چه هیچ کێشەیەکی خێزانی نییە بە تەنیا تەڕەفێک بێ اینجا ڕێزان خان ئەڵێ مەسەلەن منە مەوێ پیاوا لێ بکەم وەکو ژن یعنی ڕەفتار بکای هەڵس و کەوت کای یان نزیک بێتەوە نە پیاو ئەتوانێ وا لە ژن کا وەکو ئەو بێ چکەوە غەڵەتە چونکە دوو سایکۆلۆجی من لە بابەتی توند و تیژە کاڵم دکتۆر بۆی لێمان تێک نەچێت پیاو هەمیشە کە باس لە توند و تیژەکە ئەڵەم ژن نابێ ئەو توند و تیژەی ئەو کاردانەوەی هەیە بۆ توند و تیژ خۆت بڕۆ ئامەرەکان سیرکە کەم پیاو هەیە لەسەر دەستی ژن لێی دراوە کەم پیاو هەیە کوژراوە لەسەر دەستی ژنەکەی هەر لە سەرتا من وتم لە سەرتای خوا بۆی پێت بڵم لە سەرتای وتم ئەگەر تۆ بە پەروەردەیەکی ناتەندروست پەروەردەبی بە مستەمڕی تووڕە لێ درابێ قسەت پێوترابێ کە کاتێ ئەچیتە ناو ماڵەکەی خۆی هەستەکەی تۆ تەواو سەرۆکی ئەم خێزانەی ژنەکەستەکە سەرۆکی خێزانەیە ڕەتفعلی خراپێ بێ هەر یەک قسەی بەرامبەر بکات دکتۆر یەکسەر واکە یەکسەر بە ڕەتفعلی خراپ وەرێگرێ جەناب ڕاستەکە هەندێک پیاو هەیە بە ژنەکەڵی معاشەکەم بەرێ بەڵام من خەڵکە ناسم مامۆستایە بڕواو هەبێ مامۆسای زانکۆیە ئەمەندە داماوە ژنەکەی کە معاش وەرەگرێ ڕێک لێ سەنگین ڕۆژانە ئەیاتێ خوا شاهیدە یعنی ئەمەشمان هەیە ڕێزان خان لە بەرامبەر بەڵام بەعام من لەگەڵ تام ڕێژەی توندوتیژی کە ئەیکا پیاو زیاترە لە ژن ڕێژەکەی ڕێزان خان ئێمە وەکو ئەوەی کە هەموو جارێگەڵین کاتی بەرنامەکە هەر ئەوە دەرفەتمان هەیە زۆر سوپاسدانەکەین کە ئامادەبوون ماندوومان کردن کۆتا قسە ئەگەر بکەین ئێمە چی بکەین کە کۆنتترۆلی خۆمان بکەین لە کاتی تووڕەبوونە ئەتوێ پیاوان لە چ شتێکی خانمان تێ بگەن ئەبێەوە بزانن کە پیاوانەوە بزانن کە کاتێ چنە داوای ژنێک کچێک کە ئیهێنن مانایەوە نییە ئەمە مۆڵکداری ئەو کەسە بێ پێویستیان بە ڕۆح و ڕەفتاری ئەو کەسەیە خۆی هەر لە سەرەتا لە کڕینەکەی و هێنان و مارەیی و هەموو ئەمانە ئیتر ئەو خۆتە بۆ پیاو دروستە بێت کە ئەو چوە کەسێکی هێناوەتە ماڵەکەی بێ بزانێ کە ئەو ئەساسی ماڵەکە لەگەڵ ژنەکە جیاوازی هەیە تۆ ئەبێت تەعاملی لەگەڵا بکەی و کۆی کە شەریکی خۆت وەکو مرۆڤێک وەکو شەریکێکی خۆت زۆر باشە
دکتۆر جەنابەت دەڵێ چی ئامۆژگاری جەنابەت بۆ خێزانی کوردی چییە؟ وڵی ئێمە بێ جارێ سەرەتای هەڵبژاردنەکە بە لەسەر بنەمایەکی دروست بێ. ینی زەواجەکە نەبوو مەسلحەت بێن نەبوو پلەپایە بێن بۆ چوون بۆ خارج بێن نەبوو ئەمانە ناوێت ئەبێ لەسەر بنەمایە بێ کە ئەم دوانە بەختەوە بن و ئەبێ لێکچوونێک نزیکێک لە تەمەن و لە لایانی کۆمەڵایەتی و لایانی ڕۆشنبیری و لە دوانەیە هەبێ اینجا ئەبێ لێبوردەیی زاڵ بێ نەگینتیقام و تۆڵەسەندەوان لێبوردەیی ئەمەش پەیوەندی بە مناڵیمانەوە بێ مناڵەکانمان وا فێرکەین قبولی دۆڕان بکەن نەک دایمەن براوە بن ئەبێ مناڵەکانمەوە فێرکەین کە کچیش وەکو کوڕ وایە نەک بە چاوی سووسەیدیکا و زەعیفە بێ و دایمەن من لە مناڵی وەگە مناڵەکەم کوڕەکەم کەم بە کەڵەگا بەسەر خوشەیە سبینێکە ژنیە نابێ بە کەڵەگا بەسەر ینی هەموو عیلاقی بە پەروەردەوە هەیە جەزۆ جاڵێ پەروەردە لە کێوە دەستپێکان دێکە زەڵێ لە دوای لە دایک بوونەوە ئەزانین دێک نەزانەکان ئەڵەن چی زۆر دوورن ئەڵێ پێش ئەوەی مناڵ لە دایک بە 20 ساڵ پەروەردەکەی دەستپێکە ینی دایکەکەی پەروەردەکەی ئەگە دایکێکی باشمان پەروەردەکرد باوکێکی باشە بوو لەسەر بنەمایەکی زانستی بوو لێک تێگەیشتن هەبوو لێبوردەیی هەبوو ڕێزی یەکتری متمانە و سیقە هەبوو خاڵە بەهێزەکانی یەکتریمان قوبوڵ کرد و بە دوای ئەوەیە بگەڕاینا چی کۆمانەکاتەوە و پیاوی شەر پیا و ژنی شەر ژنە من نە ئەمەوێ پیاو بێ بە ژن نژنیش بێ بە پیاو و من قەت لەگەڵەوە شانیم دوو بوونەوەری دژبەیەکەن تاوکەری یەکترین بەڵام ئێمە کردومانن بە دوژمنی یەکتری ژنومێردیش نەبوونایە هەر ژیانیش نەبوو ناپێ گومان زۆر زۆر سپاس دکتۆر کەریم و ڕێزان خان مادوومانکردن زۆر زۆر سپاسانەکەین بینەرانی بە ڕێز و خۆشەوی زۆر زۆر سپاسی ئێوەژەکەین هیوادارین لە بەرنامەی نوێ چاومان بەوە بکەوێت تا ئەو کاتە هیوادارم دڵخۆش بن بەختەوەر بن و تەندروست باش بن کاتیش خۆش زۆر زۆر سپاسانەکەین.